خۆشویستان لەم تۆری بانیز باش کوردستاندا باس لە ئەستەنگەکانی بەردەم کارکردن دەکەین هەروەها باس لە ڕۆڵی کار دەکەین لە دیاریکردنی پێگەی کۆمەڵایەتی تاکێکدا بە تایبەتی لە نێو کۆمەڵگەی کوردی خۆماندا. ئێمە میوانداری مامۆستا ساید بەرزنجی مامۆستای زانکۆ و هەروەها کۆمەڵناز دەکەین کە ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی ئێمەیە. مامۆستا سڵاوت لێبێ و بانیز باش، زۆر سپاس بۆی لە بانیز باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداریم. دەمەوێت دەستپێک بۆ دەست پێ بکەین کە ینی ژیانی کارکردن ڕێگای کارکردن گوڵڕێژ نەکراوە، چەندین ڕێگری جیاواز دێتە بەردەم تاکێک کاتێک دەیەوێت ببێت بە خاوەنی کاری خۆی کاتێک دەیەوێت لە شوێنێکدا کار بکات. ئەمەوێت لەسەر ئەمە بڵیت فەرموو مامۆستا سعد. دەستان خۆش بی بابەتێکی زۆر گرنگ و سەردەمیانەیە. کێشەی کارکردن کەوا پێچاوانەکەی بێکاریە کێشەی زۆر گەورەیە. هەم دۆزینەوەی کار زەحمەتە، هەم بێکاری کێشێکی زۆر گەورەیە. کۆمەڵگا ڕووڵە زیاد بوونە، هەمومان ئەوە دەزانین کە کۆمەڵگا بە شێوەیەکی چەند جارە زیاد دەکات، بە شێوەی 1 2 3 4 زیاد ناکات، بە شێوەی 2 4 8 16 بەو شێوەیە زیاد دەکات. لە ناو کۆمەڵگاشدا لاوانیش زیاد دەکەن، هەروەکو هەر چینێکیکەی کۆمەڵگا لاوان پێویستیان بە کارە، بە دۆزینەوەی کارە لە بۆ ئەوەی خێزان پێک بینن، لە بۆ ئەوەی باڵین ڕێی ژیان بکەن. دەبی ڕێک ڕێڕەوەکە بەو شێوەی بیتن لەلایەک دەسەڵات حکوومەت وەزارەتە پەیوەندیدارەکان هەلی کار بڕەخسێنن و لەلایەک لاو گەنج تاک هەوڵدا خۆی پێ بگەینیتن موئهیلاتی وا دروستکە کە بتوانی کاری دەست بکەویتن. زۆر باشە مامۆستا، ئەمێ بزانم دیارترین ڕێگریەکان چین کە لە نێو کۆمەڵگەی کوردی ئێمەدا دێتە سەر ڕێگای گەنجێک کە دەیەوێت ببێت بە خاوەنی کارێت، دێتە سەر ڕێگای کەسێک کە دەیەوێت کارێک لە شوێنێک بکە ببێت بە خاوەنی کاری خۆی و بەگشتیش لە جیهاندا چۆنە مامۆستا هەردووکی پێوەستی بێ کۆسپاسەکەم. بەڵێ جێم لە دەنگت نەبوو. مامۆستاڵم ئەم بابەتی کە من باسم کرد پێوەستێکی بە جیهانیشەوە بە هەمان شێوە. زۆر باشە. تاکی ما یاخود هەر تاکێک لە جیهان کە دەوێت کار بکە چەند ئاستەنگێک دێتە بەردەمی. یەکەمیان پێویستە خۆی پێ بگەینیتن، هەتا ئەو تاکە خۆی پێ نەگەینی خۆی دروست نەکاتن ناتوانانی کار دەست بکەیت. گەنجێکی زۆر گلەی لە بێکاری دەکاتن، بەڵام ئایا ئەو گەنجە خۆی دروست کردی هەتاوەکو بتوانی کار بکە؟ ئەوە لەلایەک. ئاستەنگی دووەم دەسەڵاتە. دەسەڵات دەبی بە هەموو شێوەیە کار بکات لەسەر کەمکردنەوەی کرێکاری بیانی، کەمکردنەوەی دەستی کاری بیانی. سێمیان باری ئابووریە، داهاتی ئەو تاکە چەندە. یعنی قیاسێکی زۆر ناڕێک بەکاردێجاری وایە دەڵێن لۆچە لە هەرێمی کوردستان ئەوەندە گەنجە لە هەموو وڵاتان دێن کاریان بەدەستەکەی فلان بەنگلادیشی فلان فلیپینی فلان ئەندۆنیسی لۆ تاکیمە ئیش ناکاتن لەبەرسێک ئەوان کاریان بەدەست ناکەوی. ئاخر داهاتی تاکی بەنگلادیشیان ئەندونوسی جیاوازە لەگەڵ داهاتی تاکی کورد. بۆ نمونە گەنجێکی بەنگلادیشی لە وڵاتەکەی خۆی دەتوانانی ماگانە بە $200 بژی، بەڵام گەنجی مە ئەگەر خاوەن خێزان بیلەوەیە 500-600 دلاریش بەشی ژیانێکی شایستەی نەکاتن کەوا هەیە. لۆیە دەسەڵات بۆ خۆی پێویستە یعنی وەکو ئاستەنگ ئەگەر بێت و کاری باش نکات تا ئاستەنگ لە بەردەم دەستخستنی کار و تاک خۆی دروستکە دەبیتە ئاستەنگ، مستەوای زانستی، ئاستی زانستی، ڕێژەی خوێندن، جگە لەوانە لە هەمووی گرنگتر دۆزینەوەی پیشەی نوێ. ئێمە لە سەدەیەکی نوێ داین. زانایان ئاماژە بۆ دەکەن لەو سەدەیە ئەگەری هەیە 25 زۆر پیشە دەربکەوێت کە ئەو 25 زۆر پیشەیە پێشتر نەکرایە. لە هەمان کاتدا چەند پیشەک نامینێ. ئەگەر بە نمونە بێنینەوە کاتی خۆی چەند پیشەکە بۆ خێزان هەبوو کاتی خۆی لەسەر چاقۆتیشکردن دەژێ. باوکەکەیان چاقۆتی جەگەت و خێزانەکە دەژێ. ئێستا ئەو پیشەیە نەما، ئێستا پیشەی وا هەیە باوکەکە لە ماڵەوە دانیشتووە لاپتۆپەکەی لە پێشەوە بە ئۆنلاین ئیش دەکاتن. تاک دەبی تاکی کورد با بڵێن یاخود گەنجی کورد یاخود بە شێوەیەکی کشتی ئەگەر بڵێن جیهانیش پێویستە بە دوای پیشەی نوێدا بگەڕێ، هەوڵ بدات داهێنان لە پیشە بکات، داهێنان لە کارکردن بکات، پیشەیەک بدۆزێتەوە کە فعلەن کۆمەڵگا پێویستی پێبێتن. زۆر باشە مامۆستا، ئەمەوێ باسی ئەوە بکەین کە ترس ولایانی دەرونی وهاندانی دەوروبەر بۆ کەسێک کە بە دوای کارێکدا دەگەڕێت کە دەوێت هەنگاو بۆ ئەنجامدانی کارێک بکات تا چەندێ ڕۆڵ دەبینێ لە پێگەیاندنی کەسەکەدا و هەروەها لە پێنەگەیاندنی کەسەکەشدا. لە کۆنەوە هەندێک پیشە هەبووینە مۆری کۆمەڵایەتیان پێوە بووە، هەندێک پیشە هەبووینە با بڵێن وەسمەی عار بە عەرەبی پێی دەڵێن مۆری شورەییان پێوە بووە، هەندێک
زۆر باشە مامۆستا دیارە وێنەکانی تۆ بە باشی ناگاتە لای ئەمە خۆشەویستانێ بە لەم تەوەرەدا باسە دیارترین ڕێگرەکان دەکەین کە تاکێک دێتە بەردەمی کاتێک کە بە دوای کارێکدا دەگەڕێ کاتێک کە دەیەوێت کارێک بکات مامۆستا ساعت بە سوپاسەوە باسی هەندێک بابەتی کرد لەوانە ڕۆڵی وڵات ڕۆڵی دەسەڵات لە ئەنجامدانی کارێکدا لە دروستکردنی پلانێکدا بۆ ئەوەی زۆرینەی گەنجان بێکار نەبن لەگەڵەوەدا باسی لایەنی دارایی و باسی لایەنی ئابووری کرد بەڵام ئێمە چەند پرسیارێکی دیکە ماوە لەوانە ترس لەوانە هانەدانی کۆمەلگا پشتگیری نەکردنی تاکێک لەلایەن خێزانەکەی و لەلایەن هاوڕەکانی و لەلایەن کەسەی نزیک ئەو کەسی کە بە دوای کارێکدا دەگەڕێت چۆن ڕۆڵ دەبینێ لەوەی کە ببێت بە ڕێگرێک چۆن ئەم ترسا ئەم هانەدانە بکو ڕێگرێک لە بەردەم ڕێگەی کەسێکدا لە بەردەم ڕێگەی گەنجێکدا دەوەسێت و ڕێگری دەکات لەوەی کە تاکەکە بگات بە ئامانجەکەی و بگات بەکارەکەی لەگەڵەوەدا ئێمە باس لەوە دەکەین کە هەندێک جار لە ئێستادا دەبینین هەندێک کار پێگەی کۆمەڵایەتی تاکی پێ دیاری دەکرێت بۆ نمونە ئەگەر نمونەی چەند پیشەیەکی جیاواز بهێنینەوەیەک لەو پیشانەی کە بۆ نمونە کاتێک کەسێ دەڵێ من فڵان پیشەم هەیە دەوترێت تەواو ئەمە پێگەیەکی کۆمەڵایەتی بەرزی هەیە زۆر جاری شۆک و نمونە بۆ کەسانی دەوروبەر دەهێنرێتەوە بەڵام لە بەرامبەردا هەنێ پیشەی دیکە هەیە کە ڕەنگە بەناوهێنانیان کەسەکانی دەوروبەرە بە چاوێکی کەمترەوە بەراورد بە کەسانی دیکە تەماشات بکەن ئێمە دەپرسین چۆن کار دەتوانێت پێگەی کۆمەڵایەتی دیاری بکات هەڵبژاردننی کارێک لەگەڵ کۆمەلگاکەی تۆدا بگونجێت تا چەندێک گرنگە و تا چنێک گرنگ نییە چونکە ئێمە کاتێ بەهری خۆمان کاتێ تاقوتوانێ خۆمان لە کارێکدا دەدۆزینەوە دەبێ بزانین لەکوێ و لە چی شوێنێکدا ئەو تاقوتوانایە دەتوانین دابنین و ببین بە بەرەمهێن لە بوارەکەی خۆماندا ببین بە تاکێکە ئەم سوود بە خۆمان بە سوود بە گیرفانی خۆمان سوود بە داهاتی گشتیش هەروەها بگەێنین لەگەڵ ئەمەدا هەندێک بابەتی دیکە هەیە ئەویش پێوەستە بەوەی کە هەندێک جار خێزان دەبێتە ڕێگر لە بەردەم کارکردندا مامۆستا سعات دوێنەکانی بەباشی ئەگاتە لای من کێشەکە چارەسەر بوو مامۆستا دووبارە سڵاوت لێ بفەرموو باسی ترسمان کرد وتم ترس و هەروەها کاتێک کەسێک لەلایەن خێزانەکەی و لەلایەن کەسانی نزیکیەوە پشتگیری ناکرێت چۆن ئەما بێت بە ڕێگرێک لە بەردەم ئەوەی کە بەکارێکی باش بکات چەندە پشتگیری مادی پێویستە زۆر لەوە زیاتر پشتگیری معنەوی پێویستە لە بۆ تاک ئەو کاری کە ئەنجامی دەداتن ئەگەر بێت و پشتگیری مادی پێویست بی لە بۆرەوەیەت و دەست بەکار بکەیت پشتگیری معنەوی زۆر زیاتر پێویستە بەڵام باشترین کاریشت هەبیتن لەناو کۆمەلگا ئەگەر بە چاوێکی ناشرین سەیرت بکرێتن حەز بە درێژەدان بە کارەکەی خۆت ناکەی هەوڵ دەدەی لە کارەکەی خۆت دوور بکەویەوە لە کۆنەوە ئەوەش هەبووە هەندێک پیشە وەکو باسمان کرد مۆری کۆمەڵایەتی لەسەر بووە هەندێک پیشە با بڵێن عیبە بووە لەناو کۆمەڵگا بەبێ هیچ پرەنسیپە تەنها چەند شائعەتی ناو کۆمەلگایە و چەند با بڵێن پێوەرێکی ناو کۆمەلگایەکەوە ئەو کارە عیبەیان ئەو کارە ناشرینیان ئەو جۆرە پیشەیە نابێ بکرێ هەموو کەسێک ئەو جۆرە پیشەیە ناکاتن سوپاس بخوا کۆمەلگای کوردی خەریکە تێدەگالەوە بۆ نمونە باڵێن خزمەتگوزاری ماڵان یاخود پاکەرەوە یاخود هەر شتێکێکە کاتی خۆی بە پیشێکی ناشرین سیر کرا ئێستا بەڕێزەوە سەیریان دەکرێت کۆمەلگا سۆزی هەیە لە بۆیان و بەڕێزەوە سەریان دەکاتن چەندین پیشێکە هەیە ئەوەی کەوا پێویستە تاک بیر لە خۆی و داهاتەکەی بکاتەوە نەک بیر لە سیرکردنی کۆمەلگا بکاتەوە هەمووان لە سەرەتای کارکردندا لەوەیە لە کارەکەت ڕازی نەبن بەڵام کاتێک دەگەیە سەرکەوتن ئەو کات هەمووان دەڵێن زۆر باشت کرد باش دەست پێ کرد و دێنە ئەو لایەنی تو دێنە ئەو تەڕەفێکەوە ئەتوو تێدای لێ پێویستە گەنجان لە سەرەتای کارکردن بیر لەوە نەکەنەوە کۆمەلگا کامە کاری لە لاقبوڵیان لە لاقبوڵ نییە ڕاستە هەندێک جۆر کارکردن هەیە پێگەی کۆمەڵایەتی بەرزت دەداتێ بۆ نمونە پزیشک و کرێکارێک لەناو کۆمەلگادا پێمان خۆش بێیان پێمان ناخۆش بێ هەردووکیان مرۆڤن هەردووکیان کار دەکەن هەردووکیان جهد سەرف دەکەن تاقە سەرف دەکەن لە بۆ ئەوەی بژێوی ژیان پیدا بکەن بەڵام کۆمەلگا زیاتر ڕێزی پزیشکەکە دەگرێتن کەمتر ڕێزی کرێکارەکە دەگرێت لە کاتێکدا کرێکارەکەش خۆ ئەگەر دیوارێکی ڕاست دروست دەکاتن ئەمە تاقەتی جەسەدی و عقلیشی دەوێتن لێە پێویست ناکە نەکرێ کارەکە بیلۆ بکاتەوە کۆمەلگا چۆن تەمشێدەکە نە پزیشکەکەش زۆر دڵی بۆی خۆش بیکە کۆمەلگا چ با بڵێن پێگەشتی کۆمەڵایەتی دایتێ لە کۆتاییدا هەردووکیان کار دەکەن هەردووکیان مرۆڤن وا گونجاوە کۆمەلگاش هەروە بووە هەرواش بەردەوام دەبێتن هەمومان ناتوانین لە جۆرە کارێکی ئاست بەرز کار بکەین دەبی کۆمەلگا هەموو جۆرە ئاستەکانی تێدا بیتن هەتاوەکو ژیان بەردەوام بیتن مامۆستا لە زۆرینەی هەنگاوەکانی ژیانماندا ئێمە پێویستمان بەڕاوێژکردنە بە کەسانی دەوروبەر
بەڵام دەکرێت هەندێک جار ڕاوێژکردن بە کەسانی هەڵا وەکو ئاستەنگێک لە بەردەم کارکردندا لێک بدرێتەوە بۆ پێیلاوانەیە هەندێک جار بە قسەکانی ئاستەنگێک بۆ تۆ دروست بکات ورەی تۆ بڕوخێنێ لە ڕێگەی سەرکەوتن دروست بخاتەوە. بێگومان ڕاوێژکردن زۆر گرینگە، بەڵام ڕاوێژکردن دەبی بە کەسی پسپۆر بیتن لەو بوارە ناکرێ من پیشەسازیەک بکەم بچم ڕاوێژ بە با بڵێن فەرمانبەرێک بکەم یان بمێ لە فەرمانگەی دامەزرێن بچم ڕاوێژ بە کەسێکی کاسب بکەم لەبەرەوەی پسپۆریان لە ئیشەکان لە یەکتری جیاوازە لە هەر کارێک کە ویستت بیکەی شارەزایی یاخود پرس لە کەسی شارەزا بکە نەوە کەسێکەوە شارەزایی دەربارەی کارەکە نەبێتن ئەوەی کە زۆر زۆر کێشەیە لەکنەما چاولێکەری کارکردنە بەڕاستی یعنی کەسێک کە زۆرە پیشە هەڵدەبژێری لەوەیە سەرکەوتوو بیتن هەر لە ماوەکی کەم لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی کشتی وایە خەڵکێکی زۆر لەو پیشە دەکاتن چەند هەر لە تەکویرانەیە چەندین با بڵێن فرۆژگەیان هاوشێوەیان با بڵێن کارگەی لەو شێوەیە دەکرێتەوە ئەوە گرنگ نییە هەوڵ دەبزانە چ جۆرە کارێک هەیە نوێیە بۆ نمونە ئێستا گەیاندن هەیە ئۆنلاین هەیە چەندین جۆر کاری نوێ هەیە چەندین جۆر کاری ئەلکترۆنی هەیە چەندین کۆمەڵگەشتە پێویستی بە کاری زۆرە لێ تاک هەوڵ نەداتن چاولێکەری بکە لە کارکردن با بڵێن بیرۆکەی کەسی تر بباتن هەوڵ بدا بەخۆی بیرۆکەی کارکردن دابڕێژی جوان کۆمەلگاکە بخینەوە جوان سەیری کۆمەلگاکە بکات جوان سەیری بیئەی کارکردنی خۆی بکە چ جۆرە کارێک پێویستە چ جۆرە با بڵێن کەلوپەلێک دەتوانرێت بفرۆشێتن هەوڵ بدا لەسەر ئەو نەمەتە کار بکاتن و پرس بە کەسانی ناشارەزان نەکاتن لەبەرەوەی خەڵکانێک هەنە لە ڕووی دەرونیەوە کەسی مجازف نین یعنی حەزیان لە مجازفە نییە لە کارکردن دەترسن ئەسڵن لە بازرگانیکردن دەترسن لێ ئەوانە هەمیشە بە شێوەیەکی نەرێنی کاردانەوەیان دەبێت لەسەر ئەو تاکێکەوە دەوێت دەست بە کارکردن بکاتن ئەگەر باسی ئەو تاکانە بکەین ئەو کەسانە بکەین کە دەیانەوێت ببن بە خاوەنی کاری خۆیان دەمەوێت باسی پلان بکەم لەلایەن ئەو کەسانەوەی کە دانەوێت ببن بە خاوەنی کاری خۆیان مامۆستا نەبوونی پلانێک نەبوونی ڕێگایەکی دیاریکراوی پێشوەختە دەکرێت ڕێگریەک لە ڕێگاکانی تۆ دروست بکات بوون بە خاوەنکار لە لای مەلێکدانەوەکی هەڵی هەیە هەمویان وا دەزان بوون بە خاوەنکار پێویستی بە سەرمایەیە سەرمایە بەشێکی بچووکە لە مۆزوعەکەی بوون بە خاوەنکار پێویستی بە توانای هزری هەیە و پێویستی بە توانای جەسەدی هەیە لاشەیی هەیە بۆ نمونە ئەگەر بتێ بێ خاوەنکار پێویستە لە سەرەتای دەستپێکردنی کارت زیاد لە کارێک بکەیت هەتا وەکو ئەتو یەک جۆر کار بکەیت بەرهەمی ئەو کارەشت مانگانە بخۆی ئەتو نابێ خاوەنکار بەڵام ئەگە دوو کارت کرد بەرهەمی یەکیانت خوارد و ئەوەی تر پاشەکەوت کرد هەوڵتدا بازرگانی پێ بکەی لە داهاتوودا لە ساڵێک لە دوو ساڵدا ئەوە ئەتوو سەرکەوتوو دەبی ئەمن نمونەکی سەرکەوتوم لەلایە یەک لە گەنجەکان لە بازار با بڵێن بە بازاری شاری هەولێر پێڵاو سوبوق دەکاتن لەلای بووم باسی سەرەتای دەستپێکردنی کاری خۆی کرد ئێستا الحەمدولله ینی لە ئاسێکی ئابووری زۆر باشدایە ڕۆژانە 100 بۆ 150 پێڵاو لەسەر وتەی خۆی لە توێژینەوەکم طبعا قسەم لەگەلی کرد لە چاوپێکەوتنێک دەڵێ ڕۆژانە 150 پێڵاو داهاتی ماگانم لە 3 میلیۆن دینار زیاترە پێم گۆ باشە کو گوتی لەبەرەوەی ئەمن ماوەی کارکردنی خۆم زیاد کرد لەبەرەوەی بەس بەیانیان بێن بەیانیان و ئێوەران دەهاتم داری وە هەبوو دوای شەوانی جەمامەوە ئێستا کە لە پاڵ کارە سەرچەکەی خۆی چەند کارێکی کەش دەکاتن بەهۆی ئەو داهاتێکەوە لە ماوەی 4 ساڵ خڕی کردبووە دەستی لە چەند کارێکی بازرگانی خاوەنی سەرمایەکی زۆر باشیشە ئەگەر بە گەنجێکی مە بڵێ کاکە لە پێڵاو سوبووکردنەوە دەتوانانی بێ بازرگان لەوەیە پێی سەیر بیتن لەوەیە لە لای یعنی شتێکی نامۆ بیتن بەڵام دەکرێتن وەکراشە لە عربانەیەکەوە ببیە خاوەن کێشخانەیەکی گەورە لە پێڵاو سوبووکردنەوە بێ خاوەن بازرگانی ئەوەی کەوا پێویستە تەنها لە سەرەتای کارکردن پێویستە خۆت ماندوو بکەیت نەک چاوەڕێ بکەی سەرمایەکی چەند دەفتە دۆلاریت بدەنە دەست ئەو دەست بە کارکردن بکەیت نەخێر هەوڵدا لە سەرەتای کارکردنەکەت خۆت ماندوو بکە دڵنیا بە دەگەیە ئامانت بۆچی هەندێک جار بەپێی کارەکانمان پێگەی کۆمەڵایەتی ئەمە دیاری دەکرێت مامۆستا یعنی زۆر جا دەبینین کاتێک کەسێک خاوەنی پیشەیەکە بەراورد بە پیشەیەکی دیکە ڕەنگە بە چاوێکی دیکە لە کۆمەلگادا سەیری بکرێت بە پێگەیەکی دیکە بەراورد بکرێت هەژمار بکرێت ئەوە بەهایەکی ناشرینی ناو کۆمەڵگاکانە بەگشتی و کۆمەلگای مەش لە ناویاندا با بڵێن پێوەری تاک بە جۆری کارکردنەکەی دەرەخسێنن لەلایەن مامۆستا کەسێکی خۆشەویستە بە هەموو جۆرەکانیەوە با بڵێن کرێکار لەوەیە بە چاوێکی نزم سەیری بکرێت بە هەموو جۆرەکانیەوە
پزیشک زۆر ڕێزی دەگیرێت بە هەموو جۆرەکانیەوە بەڵێن کارگوزار یان خزمەتگوزار بە چاوێکی نزم سەری دەکرێت بە هەموو جۆرەکانیەوە ئەوە لە پێشتر هەبوو ئێستا تۆزێک باشترە جۆری کارەکان دەگۆڕێ بن لە ئەوروپا لەوانەیە یاریزانێکی تۆپی پێ یاخود گۆرانی بێژێک زۆر باو بێ بەڵام لێرکانە گۆرانی بێ زۆر باو نیە لەوێ سەرمایه‌دارێک زۆر خەڵک ڕێزی بگرێتن پێگەی کۆمەڵایەتی بەرزی بداتێ ئەو کارەکە تەنها بەهایەکی ناشرینی کۆمەڵایەتیە و سوپاس بۆخوا خەڵکەکە ئێستا هۆشیارترە خەریکە ئەو بیرۆکەیە دەگۆڕێ ئیدی زیاتر ڕێز لەو کەسانە دەنێن کەەوە جۆرە کار دەکەن کەەوە ئاستی ئابوووریان نزمترە لە خەڵکەکی کە جۆرە کاری زیادیان هەیە تێدەگەن کەەوە ڕۆڵی کۆمەڵایەتی لەگەر ئەو جۆرە پیشەی کەوادێکی یاخود پێگەی کۆمەڵاتی لەگەڵ ئەو جۆرە پیشەی کەوادەکەی وابەستەکی ئەوتۆی نییە مەرج نییە باڵێن کەسێک کەوا لە چاکردنەوەی ئۆتۆمبیل ئیش دەکاتن کەسێکی نەشارەزا بێ و مەرجیش نییە کەسێکەوە خاوەن بڕوانامەیەکی بەرزە کەسێکی شارەزا و دانابێ باشە مامۆستا ینی لەگەڵ ئەمەدا کە زۆر جا کە ئێمە بە پێی کارەکانمان پێگەی کۆمەڵایەتیمان دیاری دەکرێت زۆر جا بپی ئەو داهاتی لە کارێکیشەوە دەستمان دەکەوێت پێگەکەمان دیاری دەکرێت دەمێ باسی ئەمەمان بۆ بکەی ینی ڕەنگە داهاتی ئێمە هەندێک جارۆک و پێوەرێک لە بەردەم پێگەی کۆمەڵایەتی ئێمە و دیاریکردنی پێگەی ئێمەدا دیاری بکرێت بێگومان کەسانی دەوڵەمەند لە کۆنەوە خاوەن پێگەی کۆمەڵایەتی بەرزبوون ئەوە لە هەموو کۆمەڵگەکانی شار بەو شێوەیە ئەو کەسانێکەوە خاوەن با بڵێن سامانێکی باشن توانای دارەیان باشە هەمیشە لە کۆمەڵگا پێگەی تایبەتی خۆیان هەبووە لە کێشەکاندا قسەیەک لای کەرەوەیان هەبووە ڕێزێکی زۆریان هەبووە خۆ کارەکەوەیەکەوە لە مرۆڤدا غەریزەی تەمەلوک غەریزەی خاوەنددارێتی حوبی مال هەیە لە هەر مرۆڤەکدا ئەو کەسێکەوە پارەیەکی زۆری هەیە خەڵکانێک لە دەوری کۆ دەبنەوە و توانایەکی معنەوی پێدەدەن پێگەشی کۆمەڵایەتی بەرزی پێدەدەن ئەو کەس ئەگەر خاوەن کارێک بیتن داهاتی مانگانەی با بڵێن 10 میلیۆن دینار بیان 20 میلیۆن دینار بیتن یاخود ئەگەر زیاتر بیتن بازرگانێکی زۆر گەورەبی حاڵەتێکی زۆر ئاسایە لە هەموو جیهان خاوەن پێگەشی کۆمەڵایەتی بەرز دەبیتن بەهۆی ئەو ئۆتۆمبیلێکەوە تەنانەت ئۆتۆمبیلەکەی پێگەی کۆمەڵایەتی پێدەبەخشی مۆبایلەکەی دەستی پێگەی کۆمەڵایەتی پێدەبەخشی ئەو خانووی کەواتەیدا پێگەی کۆمەڵایەتی پێدەبەخشی ئەو گەڕەکی کەواتی دەجی پێگەی کۆمەڵایەتی پێدەبەخشی ئەوە شتێکی ئاساییە لە ناو هەموو کۆمەڵگەکانی جیان هەیە بە کۆمەڵگەی ئێمەشەوە بەڵام ئاساییە پێگەی کۆمەڵاتی بەو ببەخشی نەک لەسەر بەڵام ئەوە ئاساییەکە لەسەر حسابی کەسانی هەژار بیتن با بڵێن نەدڕی دوونی بە کەم سیرکردنی کەسێکی هەژار هەبیتن لە بەرامبەر ئەوەی کەسێکی دەوڵەمەند یاخود خاوەنکار یاخود سەرمایه‌دار بە بەرزی سیر بکرێت ئەوە کێشەکەیە ئەجینا ئەوە شتێکی ئاساییە لە هەموو جیهان ئەگەر بینە سەر واقعی کۆمەڵاتی ئەمە ناڵێم شتێکی ڕاستە دەڵێم شتێکی ئاساییە چکە ئەو دوو زاراوەیە لێک جیاوازن بەدیدی من ڕاست نییە شتێکی بەڵام شتێکی ئاساییە لە هەموو کۆمەڵگەکان ئەو کەسانێکەوە خاوەن سەرمایانە ڕێزێکی تایبەتیان لە دەگیرێتن لەلایەن کۆمەلگا لەلایەن دەسەڵات لەلایەن لەوانەیە زۆر شت هەیە بۆ هاوڵاتی ئاسایی نەکرێت قەدەغە بێتن بەڵام لە بۆی ڕێگە پێدراو بێ ئاسایی بێتن ئەوە شتێکە باوە لە هەموو کۆمەڵگای کوردی و هەرواش بۆ لە مێژوشدا ئەوانێکەوە خاوەن سەرمایی بەرز بووینە هەمیشە جیاواز بووینە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە لەو کەسانی خاوەن سەرمایەکی نزمن بەڵام لە حەقیقەتی کۆمەڵایەتیدا کارێکی ڕاست نییەوە هەندێک کار هەیە لەگەڵ کۆمەلگەی کوردی لەگەڵ کۆمەلگەکەی ئێمەدا ناگونجێت ڕەنگە کارێک بێکە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی ئەمریکا کارێکی ئاسایی بێ بەڵام لە نێو کۆمەلگەی ئێمەدا نەگونجێ لەسەر ئەمە چی دەڵێ یان ئێمە چۆن گونجاندنی یاخود گونجانی کارێک لە کۆمەڵگەکەماندا بکەین بە پێوەرێک بۆ ئەوەی بتوانین کارێکمان دەست بکەوێت لە کۆمەڵاسی ئابووریدا باس لەوە دەکاتن هەر پرۆژەیەک دەتەوێت بکەیت پێویستە باگراوندی کۆمەڵگەکە بخینیەوە پێویستە شارەزای تەواوی باگراوندی کۆمەڵگەکە بی ئەو جە پرۆژەکەت دەست پێ بکەیت بۆ نمونە کردنەوەی دیسکۆبارێک لە گەڕکێکی میلی لە شاری هەولێریان لە شاری سلێمانی لەوەیە تووشی کێشت بکاتن یاخود دانانی کارگەی با بڵێن مەشروباتی کحولی لە شوێنێک کەوا خەڵکەکەی لایەنی دینیان بەهێز بێ لەوەیە تووشی کێشت بکاتن ئەو کارانێکەوە لە ئەوروپا هەیە ناکرێت ڕێک هەمان کار هەمان بیرۆکە بێنی لەسەر هەولێر با بڵێنیان لەسەر هەرێمی کوردستان لەسەر وڵات هەر وڵاتێکی با بڵێن داخراویان نیمچە داخراویان ئیسلامی یان نیمچە ئیسلامی تەطبیقی بکەیت ئەوان زۆرە کار دەکەن کەوا لەوەیە ڕاستە قازانجێکی مادی زۆری هەیە لەوەی دیسکۆبارێک قازانجێکی زۆر زیاتری هەبێت لە چێشتخانەیەک بەڵام دەکوانن چێشتخانەکە قبولی کۆمەڵایەتی وەردەگرێتن بەڵام دیسکۆبارەکە ڕەفزی کۆمەڵایەتی وەردەگرێتن ئەگەر بێت و لە شوێنێکی گونجاو نەبێتن ناکرێت هەموو پیشەیە کەوا یەکسەر بەمێشکرد داهات
بی لە لێرە تەطبیقی بکەیت تووشی خەسارەتمەند دەبی پێویستە خوێندنەوەی تەواوت لە بۆ کۆمەلگا هەبی و ئەو شوێنێکەوە لی دەست بەکاتەکەی خوێندنەوەی باگراوندی کۆمەڵایەتی تەواوت هەبیتن یەڵە دەست بەکارەکەت بکەیت ئەگەر ناتوشیش کەس دەبی زۆری واشمان هەبووە کەسی وا هەبووە کێشتخانەی زۆر 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 ڕاقی لە گەڕەکەی میلی دروست کردیە بەڵام تووشی کێشێکی زۆر گەورە بووە تووشی شکستی دارایی زۆر گەورەش بووە کەسی واشە بووە با بڵێن لە شوێنێکی زۆر ڕاقی کێشخانەی سادەی دروست کردی و ئەوی بۆ شێوەیە تووشی کێشە بووە لێ پێویستە هەر کاتێک گەنج یاخود تاکویستی کار بکاتن باگراوندی کۆمەڵگەکە بخینتەوە ناکرێت ئەوەی لە ئەوروپا دەکرێت لێرکۆنە تەطبیق بکرێت لەوەیە ئەو کارانەی ئێرکۆنەش لە ئەوروپا هەمووی سەر نەگرێتن چەندە کار هەیە لێرکۆنە لەوەیە بێ ئەوروپا لەوانەیە خەڵک هەر بەلاشتەوە نێتن تووشی شکستی دارایی بی لە کۆتاییدا خوێندنەوەی باگراوندی کۆمەڵایەتی و بەها کۆمەڵایەتەکانی کۆمەڵگا یەکە لە مەرجە هەرە سەرەکیەکانی سەرکەوتنی کار. زۆر باشە مامۆستا هەندێک جار کەسانێک دەبینین دەبن بە هۆکارێک بۆ ئەوەی سیمای کارێک پێگەی کارێک لە نێو خەڵکدا جوانتر بکەن هەندێک جار ینی ئێمە دەپرسین کە چۆن بتوانین ڕێگایەک بکەینەوە بۆ ئەو کەسانی کە کارێکیان هەیە و بە چاوێکی کەمەوە لە کۆمەلگایە سەیریان دەکرێت بیان گۆڕین بۆ پیشەیەکە لە چاوی کۆمەلگەدا بە شێوازێکی دیکە تەماشایان بکرێت بە شێوازێکی دیکە مامەڵەیان لەگەڵدا بکرێت ئەرکی کێیە ئەم دید و تێڕوانینە بگۆڕێت ئەرکەکەدا بەش دەبیتن دیسان دێمەوەسە دەسەڵات دەتوانی کەەوە جۆرەکارێک ناشریم بکە یاخود جۆرەکارێک جوان بکە ڕاگەیاندن دەتوانی جۆرەکارێک ناشریم بکە جۆرەکارێک جوان بکە هەندێک کار هەیە لە ڕاگەیانەکان باڵێن لە فیلمەکان لە شانۆگەریەکان بە شێوەیەکی کشتی هەندێک جۆرەك پیشە هەیە کەەوە هەمیشە بە ئێستهزا ئەوە باسی لێ دەکرێتن بەداخەوە بەڵام هەندێک جۆر پیشەیە هەمیشە بە ڕێزەوە باسی لێ دەکرێت یعنی لەگەڵ ڕێز و حرمەتم بە ڕاشکاوی دەڵێم لە زۆربەی لە شانۆگەری یان خود لە فلیمە کوردەکان هەمیشە پیشەی پۆلیسی با بڵێن بە زۆر بە کۆمیدیەوە باز دەکرێت پۆلیسێک دەجلێکی گەوری لە بەرەدارێکی درێژی پێ هەندێک قسەی ینی سیر دەکاتن خەڵکەکە دەخاتە پێکەنینەوە ئەوە یەکسەر وێنەیەک دەکات لە ناو کۆمەڵگا کە ئەوە پۆلیسە لە کاتێکدا کە دێ سەر ئەرزی واقع چەند پۆلیسێکی ڕێکوپێکی خاوەن ما بڵێن بەهرە خاوەن توانە دەتوانن نمونەی جوانی پۆلیس بن لە با بڵێن هەرێمی کوردستان لە هەموو فیلمە هۆلیوودەکان هەمیشە پۆلیس ڕۆڵی بتوڵی پێدەدرێت یعنیەوە بە نمونە باسی پۆلیس دەکەم ڕۆڵی بتوڵی پێدەدرێت ڕۆڵی ئازایەتی پێدەدرێت پۆلیسەکەەوە کێشەکانی لای دەکاتەوە پۆلیسەکەەوە خەڵکان ڕزگار دەکاتن کەچی لە لای من لە هەموو فیلمەکان لە زۆربەی هەر زۆرە فیلمەکان هەمیشە پۆلیس ڕۆڵێکی کۆمیدی پێدەدرێت ڕۆڵێکی وای پێدەدرێتەوە جلێکی ناشرین و یاخود بێتوانە یاخود هەندێک جار گەشتە حاڵەتەوەی کەەوە ڕەشوی پێدەدرێ و پارەی پێدەدرێ و خەڵک ئیدی ئەو جۆرە بیرکردنەوەی دەبی لە بۆ پۆلیس ئەوە مەبەستم لە ناشرینکردن و جوانکردنی هەر پیشەیەەکە دەکرێت ئەو پیشەیە تعمیم بکەین لەسەر هەموو پیشەکانی دیکە بۆ نمونە ئەندام پەرلەمانتار جاری وایە ناشرین دەکرێت یاخود جاری وایە جوان دەکرێت بۆ نمونە پزیشک جاری وایە جوان دەکرێت لە ڕاگەیاندن یاخود لە ناو کۆمەڵگا جاری وایە پزیشکەکە دەشکێنرێت کاتێکەوە 4-5 پزیشک ئامادەنە نرخی نۆڕینگەکانیان بکەنە 5,000 پیشەی پزیشکی شیرین دەکەن لە لای خەڵک بەڵام کاتێکەوە پزیشکی دەرێ من 150,000 یاخود 50,000 وەردەگرم ئەوە با بڵێن نیشانەی پرسیار دەخاتە سەر پیشەی پزیشکی لەناو کۆمەڵگا بۆ خۆیان ئەو تاکانەی کەوا بەو جۆرە مێنە هەڵدەستن دەتوانن کەوا ببنە نمونەیەکی جوان لە بۆ کارکردنەکە و هەر ئەو تاکانە دەتوان ببنە نمونەیەکی خراپ لە بۆ نیشاندانی پیشەکەیان. زۆر سپاس بۆ مامۆستا سعات بەرزنجی مامۆستای زانکۆ کۆمەڵنا زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی مامۆستا. زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆت بێ دەسەڵ بەواتەکەدا. زۆر سپاس. خۆشەویستان تۆڕی پامنێرانمان ئامادە